ئەو خورمایی کە پارتی خواردوەتی ناوکەکەی لە گیرفانی ترامپایە. پارتی لەکوێ و ترامپ لەکوێ و خورمای خاڵسیش لەکوێ. بابەتەکە فێکەنینی ناوێت. ئێستا من بۆتانە سەلمێنم ناوکی خورماکەی خاڵس کە پارتی خواردوەتی لە گیرفانی ترامپایە. بڵێن چۆن؟ ئەمریکا چەکی ناردووە و لەم کوردستانی خۆمانەوە چەکەکان دزراوە. ئەمریکا خۆش ێزانێت زەبۆرەکە کێیە، بەڵام جارێ سەبری هەیە. جا زەبری دوای سەبر ئەمان چ زەبرێکە؟ پارتی لەبەرەوەی خۆی ناگاتە کۆشکی سپی و کەسیش ناناسێ لەوێ، هاتووە پەیامنێرێکی ناردووە و توێتی ئادی بە قوربانە فریاکەوە. ئەمریکا تینی بۆ هێناوین، هەفتەی پێشوو کۆشکێکی 30 ملیۆن دۆلاری لێزەوت کردین. تۆ خێرا بڕۆ بە ترامپ بڵێ چەکەکانتان لە هەولێرنین و لە سلێمانین. کاکی پەیامنێریش هات ڕێک خورماکەی کردە بەردەمی ترامپ وتی جەنابی سەرۆک چەکەکانی ئێوە لە سلێمانین. کاکە گیان ئەوە سەرۆکی ئەمریکایە. تۆ زانی سەرۆکی ئەمریکا چییە؟ خۆ هەواڵگیری ئەمریکا هەواڵگیری سۆماڵ و مۆزەمبیق نییە تۆ دانیشی پێ بڵێی چەکەکەی لەکوێیە. وەڵحاصڵ سەرۆک ترامپ وتی کاکی پەیامنێر خورماکە و هەڵگرەوە و ناوکەکەی لە گیرفانمایە. ئەزانم چەکەکانی ئێمە لە سلێمانی نییە و ئەشزانم کێ بردوێتی. جاک شتان بیر نەچێ. هەواڵگیری سۆماڵ و مۆزەمبیقیش بێ ئەزانێت چەکەکانی ئەمریکا لای کێ و کێ بردوێتی. بەڵام ناقیان نییە. نەتان بیستواڵێن ئەگەر یەکێک لە ئاوێکە خەریک بۆ بخنکێ دەست بۆ چڵە پوشێکی شەبات. ڕێک پەندەکان پێکاوە.